کاتێک دەڵێن شوێن قەرەباڵغی ناکەوین ڕەکمە بەسمان ئەو وێنەیەکە لە پشتنەوە دەیبینن. ئەمەی دەیبینن کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە کە بەرهەم قەرەداغی سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستان لە سلێمانی ئەنجامی داوە. ئەمەش هەمان کەسە کە لێدوانی بۆ 1964 داوە. وەک ئەوەی لەم وێنەدا دەیبینن نگە بەڕوونتن پیشان تامدەم کاک بەرهەم قەرەداغی قسەی بۆ ڕاگەیاندەکان کردووە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا. بەڵام ئەوەی پێی من ژماردم زیاتر لە 35 مایک لە بەردەمی کاک بەرهەمدا بوونی هەیە کە تەنانەت هیچ کەسێک نازانێەوە کە کاک بەرهەم قەرەداغیە و قسە بۆ ڕاگەیاندەکان دەکات. فەوزاکی زۆریش دیارە و مایک کەوتۆتە سەر مایک و ڕەنگە لەو نێوەندەدا پەیامەکەون بێت. ئەم دیاردەیە کە ساڵانێکە لە ناو میدیا و سۆشیال میدیای کوردیدا باسی دەکرێت، کۆمەڵێک قسە و باس لەبارەیەوە دەکرێت. یەکێک لەوانە کە دەڵێ پەیامی ڕاستەقینەی ئەو کەسەی کە قسە دەکات بۆ ڕاگەیاندەکان دەیشێوێنێت. یەکێکی تریش دەڵێ ئەو بەملانێ و فەوزایی کە میدیاکان دروستیان کردووە ناتوانێت کەسی قسەکەر بە شێوازێکی دروست پەیامەکانی بگەیەنێت. ئێمە لە 1964 دەمێکە ئەو نەریتەمان تێخشکاندووە کە لە هیچ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە پاشاوە هەتاگەدا مایک ڕناگرین، واتە هیچ کاتێک مایکی 1964 لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکاندا نابینرێن، بەڵکو دواتر بە شوێنەی دێین لەگەڵ ئەو کەسەی کە کۆنگرەی کردووە یاخود پێشتر قسە و گفتوگۆی لەگەڵ دەکەین و پەیامەکەی بە دروستی دەگەێنین. وەک وێنەکەتان بینی کە فەوزایەکی زۆر دروست بوو، دواتر پەیامنێرمان لە سلێمانی چووە لێدوانی لە کاک بەرهەم وەرگرتووە و بە تێر و تەسەلی قسە و ناوەڕۆکەکانی لێوەرگرتووە. جا ئەو قەرەباڵغی کە مایکەکان دروستیان کردو بە تایبەت لە کاتی کۆنگرەی ڕۆژنامەنووسیدا لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی هێناوەتە دەنگ دەیەوێت بەر بەم دیاردەیە بگرێت. وەک ئەوەی لقەکە لە فەیسبووکی خۆیان باسی دەکەن دەبێت ئەنی سنوورێک بۆ ئەو دیاری بکرێت کە ڕەنگە یەکێک لەوانە ئەوەیە کە لە ڕێگەی فریکوێنسێکی ڕاستەوخۆوە ئەو کەسێک کە قسە دەکات دەنگەکەی بڕات بە هەموو کەناڵەکان و هەموو کەناڵەکان بتوانن بیگۆزنەوە بۆ ئەوەی فەوزایەک دروست نەبێت. بەڵام زۆر لە مێژە 1964 ئەوەی کردووە بە نەریتی خۆی و دوای قەرەباڵغی ناکەوێت و بە شوێنەی لێدوان و پەیامەکانی خۆی لەو کەسانە وەردەگرێت کە قسە دەکەن.